لە هەڵبژارنی ئەمجارە بچینە سەر سندوقەکانی دەنگدان بەشدار ببین و هاوڵاتیانشەوە بێنە دەنگدان. داواشمان ئەوێت لە حکوومەتی هەرێم پاشەکەوتی موچە نەمێنێ وەزع گوزەرانی خەڵک خۆشتر بکرێ. سی ئەیلول ئەچم دەنگدان داواکار بن ئێوەی گەنجیش بە هەمان شێوەی من ئەو لە سنوورەکانی دەنگدان بکەن و دەنجی خۆتان بدەن بۆ کەندیدەی کە خۆتان پێتان باشە و وا حەز دەکەن کە بەڵێنەکان بگەێنێتە جێ. هەروەها گلەییم لە کاندیدەکانیش هەیە کاندیدەکانی پێشتووی کە بەو شێوەیە نەبووە کە ئێمە لێوان ویستووە. بەتاکید ئەچم بەرەو سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆمش ئەدەم کاندیدی خۆشم هەڵبژاردووە. بەڵام لەگەڵ ئەوەیدا کە دەنگ ئەدەین ئێمە وەکو گەنجان لەیەکی زۆرمان لە کاندیدەکانمان هەیە. منیش هیوادارم وەکو گەنجێک کاندیدە بەڕێزەکانمان هەموو حیزبەکان بێبەیەک ئەوە فەرق و جودایی هیوادارم هەوڵ بدەن یارمەتی گەنجان بدەن هەوڵ بدەن پرۆژەی نوێ بۆ گەنجان بکەن و زۆر ئاسانە دەتوانن بیکەن بەڵام گرنگ ئەوەیە ئەو توانای خۆیان هەیتیان بەگەڕی بخەن بۆ گەنجان. داوا لە هاوڵاتیانەکەم هەمووی بێت دەنگ بێت دەنگێکی ڕاستەقینە بێت ئینشەڵڵا ئەمە کۆتایی بێت بە هەموو کێشەکانی کوردستان کۆتایی بێت و هیچ شتێ نەمێنێت. من وەکو پێشمەرگەیەک داواکارم کەوا مافەکانی پێشمەرگەش جێبەجێ بکرێت چونکە لە خولی ڕابردوو بینیمان کەوا هەندێک یاسا و دەرکران لە پەرلەمانەوە بۆ پێشمەرگە و بەڕاستی یاساکان بووە مایە دڵخۆشی پێشمەرگەکان بەڵام ماوەیەکیش پێچوو کە موچەکانیشیان دواکەوت تەنانەت جێگۆڕکێ بە دابشکردنی موچەکانیشیان کرا و لەوانەیە زۆرترین داواکاریەکانیشیان جێبەجێ نەکران.